کاکە سڵاو لێبێ پێم بڵێ ئەمڕۆ چه هەستێکە هەیە کە هاتوونەتە دەرەوە پامی پیرۆزبایی تۆ چییە بە بۆنەی ساڵی تازەی کوردیەوە؟ سڵاو لە تۆش کاک پێشەو لە تەواوی گەلی کورد لە هەر چوار پارەی کوردستان ئەمڕۆ ڕۆژێکی نەتەوەی جەژنی نەتەوەی کووردە پیرۆزباییەکەم لە سەرتاسەری کوردستان لە هەر شوێنێکنەوانەی دەرەوەی وڵات لە هەر چوار پارچەی کوردستان بێگومان جەژنێکی خۆشە ماڵ خۆمان بۆ ئامادە کردووە و ئەوەشی کە ئیبینی جەماوەرگڕی توینێکی بەهێزیەیە یعنی سیرکە هەمی بەجلی کوردیەوە لە 1995 ئەم بڵێ بەجلی کوردهاتۆ دەرەوە و ئەمڕۆ سبەینێش جەژنێکی نەتەوەی کوردە بۆ هەمومان. پێم بڵێ چۆن خۆتان ئامادە کردەوە بۆ سەیران بە تەمان سبەینێ دەرچن؟ ئارە وەڵا جاوە سبەینێ کەس لە شار ئامێنێ هەمی ڕاتە دەرەوە بەرەو شار باژێر بەرەو سەیرانگاکان قەراغ بۆ نمونە سەیرانگای دوکان هەموو شوێنەکان قەرەباڵقی بۆ دروستە بێت. پەیامی تۆ چێ بۆ هاوڵاتیانەی یاخود بۆ گەشتیارانەی کە ڕوو لە شوێنە گەشتیارەکانەکەن تا چەند زبەڕای تۆ زەرورەکە ژینگە بپارێزن لەو شوێنەیە؟ بێگومان هەر تاکێک لێمە چینە هەر شوێنێک دانیشین گۆشتی تیا برژێنی خواردنی تیا خۆیان هەر شتێکە خۆشە پاژەوە پاژماوەکەی خۆت کۆکەیتەوە بە مەسلەیەکی پێشینانێ ئەڵێ بزن بۆ شەوێجێی خۆی خۆشەکە یعنی خۆشە تویتە هەر شوێنێ هەستی نەتەوایی هەبێت لەو شوێنەیە پاک و خاوێنی ژینگە پارێزیت ئەوە ئەرکی سەرشانی هەمومانە. وڵا پیرۆزبایی لە هەموو کوردێکم لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەر شوێنەشی کوردێگە بێ سڵاو یادی جەژنی نەورۆزی لێ دەکەین. جەژنێکی نەتەوەی کووردە وەکو جەژنەکانی تروایە وەکو هەر نەتەوەیەک و جەژنێکی خۆی هەیە و کوردیش ئەم جەژنەی خۆی هەیە و پیرۆزبایی ئەم جەژن لە هەموو کوردەکەم و بەوەی هاتنی ساڵی بەهاری خۆشەویست. باشە پێم بڵێ چۆن خۆت ئامادە کردووە بۆ ئەم جەژنەی نەورۆزە جلی کوردی تایبەتت بۆ کردووە؟ وەڵا بەنسبەتەوە بەڵێ جلی کوردیم بۆ کڕیوە و خۆم ئامادە کردو و هەموو شوێ ئەمەدەکاریمان بۆ کردووە بۆ جەژنی نەورۆزی ئەم ساڵ. سبەینێ بە تەمای چوونە دەرەوەن بە تەمای کوێن بڕۆن بۆی؟ وەڵا بەتاکید ئینشاڵڵا بەنیازیان گەر ئاوە خۆش بێت و باران نەبارێ بەنیازیم بچینە دەرەوە بەرەو مەتیقی شار باشێر ئینشاڵڵا چین بۆ لەوێ بۆ خۆمان سەیرانی خۆمان و لەگەڵ خزم و کەس و کارەوە لێو بین و جێوێکی خۆش وەرگریت. بەڕێزیت سوپاس ئەەکەم ئێوەش بەخێر بێن و دووبارە پیرۆزبایی جەژنی کورد لە هەموو کوردەکەم لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی خۆشەویست. بەڕێزی سوپاس ئەەکەم. پشتی زستان شکاوە باوار نەڕێوە ڕەشەمێ شوێنی تەنگ و بەهێزی خاکە نێوە سەرمای زستان نەماوە ساڵی تازە هاتەوە ئاگری نەوڕۆزی کوردستان گەشەکاتەوە ئاگری نەوڕۆزی کوردستان گەشەکاتەوە ئای نەورۆزە نەورۆزە جەژنی گەلووزە نەورۆزە نەورۆزە جەژنی گەلووزە
چۆنی گوڵەگیان باشم سپاس بەڵێ چه هەستێک هاتیتە دەرەوە خۆشە ئەمڕاتیتە هەستێکی زۆر خۆشمێ بەڵێ زۆر خۆشە باشە جلی تازە کردو بەڵێ تا چەند دڵ و خۆشە کاتیتە ئێرە چی تاقی کردوەوە چی کڕیوە وەڵی تازە هاتوومە هێشتا هیچم نەکردووە بەس هەستێکی زۆر خۆشمێ باشە چی تێ بۆ مناڵەکانی هاوڕێی خۆت لەم ڕۆژەیە پەیامە چییە پیرۆزبایان بۆ نێری بەڵێ پیرۆزباییان لێ یەکەم بۆ هەموو هاوڕەکانم هیچ شعرێ گۆرانیەکیش نازانی بۆم بڵێ نەوەڵە ئەی تۆ پێم بڵێ پەیامی تۆ چییە قسەی تۆ چییە وەڵا پەیامی من ئەوەیە هەموو مناڵەکان دڵخۆش بن لەم ڕۆژەیە باشە چه هەستێکە هەیە مڵاتیتە دەرەوە خۆشە بەڵێ هەستێکی زۆر زۆر خۆشمێ تایبەتی کڕیوە بۆ نەڕۆز بەڵێ وڵا پەیامین من بۆم ڕۆژەی شەڵا هیوادارم ڕۆژێکی خۆش هەموو گەلی کورد بیبان بەڕێوە و هیوادارم پاک و خایەنی ژینگەکەمان بپارێزن ئەگەر ئاگریشەکەنەوە ئەمنی شارەکە تێکنێن و هیوادارم ئەگەر بەیانی هەچ کەسێچێ بۆ سەیران هیوادارم ئەمنی شارەکەمان تێکنێن و هیچ زەرەر و زیانی بەر هیچ کەسێ نەکەوێت ئامادەکاریەکتان کردووە بۆ سبەینەکە بڕۆن بۆ دەرەوە بۆ گەشت ئاوا خۆمان گۆڕیوە و بۆ سبەینێشە گەر باران نەبارێت لەوانەیە ئیشەڵا سەیرانێکی پیاگن وەڵی ئیشەڵا بۆ قەراخۆنەوە شەماڵی بەرزیا گردیارە لە چۆناوە گریان بەردا لە سنوور دەستیان لە دەزی یەک ناوە بە کرمانجی و سۆرانی بەکەلوڕی و گۆڕانی سرودی نەوڕۆزەڵێن لە مشارەکانی سرودی نەوڕۆزەڵێن لە مشارەکانی ئای نەوڕۆزە نەوڕۆزە جەژنی گەلوۆزە نەوڕۆزە نەوڕۆزە جەژنی گەلوۆزە دڵی هەموو شادەبێ لەم ڕۆژە پیرۆزە دڵی هەموو شادەبێ لەم ڕۆژە پیرۆزە سڵاو لە تۆ بەخێر بێ ئەخوا وەڵا خەڵکی سلێمانیم میوانەکانمان لە کەروکەوە هاتوون هەموو لە یاک بەخێر بێن ئێوەش بەخێر بێن وەڵا هیوادارم ئەم نەورۆزە بێ بە نەورۆزێک کە هەمومان یەک گرتوو بین ئیشەڵا لەو ناخۆشانە نەجاتمانە بێ کە بەسەرمان هاتووە هاروەڵا هەر نەورۆزمانێ لەگەڵ جەژنە ئەوانێکە ئێمە نییە ئیشەڵا وەڵای تر بارانە بارانیش ڕەحمەتی خوایە بەس هەر دەچینە دەرەوە وەڵای هیوادارم ئەوەی یە بۆ ئێرە هەر بۆ هەر شوێنێ بێ پاک و خاوێنی ڕاگرێ لەبەری ئەو شوێنە جوانە با پیس نەبێ گوناحە سڵاو لە تۆش براگوێم وەڵا لە کەرکووک هاتنە بۆیرە لەسەر خێت وەڵا ئیتر لەگەڵم کورزام هاتم وتمان با بڕین بۆ مامەیارە وەڵا ئیتر دڵمان خۆشە بەخۆشی وەڵا ئیتر خات کوردیمان کردە بەرەوە فێرمان کردواتیم بۆیرە وەڵایی بەبوونی جەژنی نەورۆز و پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ بەڕاستی جەژنی نەورۆز بۆنەیەکی نەتەوەی کووردە پێویستە یعنی هەموو ساڵێک ئەم بۆنێ بەرز ڕابگیرێ وەک ناساندنی بە نەتەوەکانی تر یعنی پێویستە ئێمە زۆر کەسەڵێ ئێمە جەژنێکی کورد نییە و یا حرامە بەعکسەوە ئێمە پێش ئەوەی مسلمان بین کوردیشین جا مسلمانی کەواتە پێویستە ئەم بۆنێ بەرز ڕابگرین چەند دڵ خۆشە بەم ڕۆژە و پێم بڵێ چۆن خۆت ئامادە کردووە بۆ ئەمڕۆ لە ماڵی باوکمم لێرە لە شەوە هاتوین یعنی بە جول و ئیتر هەموو شتێکمانێ ناوە طبعاً زۆربەی خزم و کەس و کاریش بانکێش کراوە بۆ ئەم ڕۆژە لە ماڵی باوکمە ئێستا دایکم دوو مەنجەڵێ فراخشی لێدا بۆ سبەینێ ئامادەکاریتان کردووە وڵای جارێک لە بەرنامەمانانیە بۆ سبەینێ بەڵام ئەمڕۆ ئیتر ئامادەکاریمان کردووە چاوەڕێی میوانیشین بێت زۆر سپاس زۆر سپاس
سڵاو لە ئێوەش سڵاو لە کەناڵەکەشتە. پێم بڵێ پەیامی تۆ چێ بۆ بۆنەی جەژنی نەورۆزەوە پێم بڵێ چۆن خۆت ئامادە کردەوە بۆ ئەم ساڵ؟ بەڵێ لە ڕاستیە پێش هەموو شتێک جەژنی نەورۆز لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی باشووری کوردستان پیرۆز دەکەم بەڕاستی نازانم یعنی جەژنی نەورۆز وەکو هەموو جەژنەکانی تر پێویستە بەرز ڕابگیرێت چکە ئەگەر ئەوانە لە ڕووی ئاینیەوە جەژنی ئێمە بێت نەورۆزیش لە ڕووی نەتەوەیەوە جەژنمانە و ئەبێ هەموو کوردێک شانازی پێوە بکات و لەم ڕۆژەیە لەبەرکردنی جلی کوردیان بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە مانای ئەوەیە کە تۆ هێشتا کورد زیندووە و هێشتا کوردبوونی خۆمانە سلمێنین یانی چۆن خۆت ئامادە کردەوە بۆ ساڵ تایبەت جلی کوردی بۆ کردووە؟ وەڵڵا من ئەمە سێم دەستمە کە کردومای سێ دەست جلی کوردیم کامل بۆ کرد چکە بەجددی زۆرم حەز لە نەورۆزە ینی هەستەکەم لە جەژنەکانی ترە ناتوانانی بۆ شێوە خۆ ئامادەکەی بەڵام ئێمە چکە جلی نەتەوەی خۆمانە زۆر بە باشتر و بە جوانتر خۆمان ئامادەکەین بۆ ئەم جەژنە. وڵی جارێ سبێنە پرۆژەمان نییە چکە ئێمە پێشتر سەیرانەکەمان کردو و جارێکا پرۆژەمان نیە بۆ سبێنی. سڵاو لە تۆش زۆر سپاس. پەیامی من لە نەورۆزە هیوادارم هەموو کورتەبا بێت و هەموو لەم ڕۆژەدا پێکەوە خۆشی دەربڕین و بە تایبەتی لە گردی مامەیارەکە هەموو ساڵی لێرە یادێکی جوانەکرێتەوە کە هیوادارم لێرە هەرچی شتێکە بتوانین ئێمە بە دڵخۆشیەوە دەری ببڕین. وەکو هەموو نەورۆزێکی کە خۆمان ئامادە کردو بە باشی و کە پێشتر دەتوانین لە بازاڕە شتەکان بکڕین و بینە سەر لێرە و خۆشی خۆمان دەبڕین. زۆر سۆپاس. ساڵی تازە پیرۆز بێ لە هەمووان پەیامی خۆشی و شادی ڕائگەیەنم بە گشتگەری کورد خۆشحاڵین کە ئێمەش ئەمڕۆ لەم بۆنایە بەشدارە بین لەبەرەوەی ساڵی تازەی کوردیە و بۆنەیەکی تایبەتە بە کورد من بە جەژنێکی تایبەت بەنەتەوەی کوردیدا ئەنێم و تایبەتە لە هەموو جەژنەکانی تر. پێم بڵێ چه ئامادەکاریەکتان کردووە بۆ ئەم ساڵ بەتایبەت جلی کوردی بێگومان وەکو هەموو ساڵێک ئێمە چکە جەژنێکی تایبەتە لامان پێش نەورۆز ئامادەکاریەکەین بەجری کوردی و جلە ڕەسەنەکانی گەلی کورد و پاشان بۆ ڕۆژی دواترش خۆمان ئامادەکەین بۆ سەیران و بۆ گەشت. بێگومان بەنیازین ئەگەر کەش و هەواکە ڕێگەبا وەکو هەموو ماڵێکی کورد هەر شتە تایبەتەکانمە ئامادە کردو بۆ چوونە دەرەوە و گەشتێکی تایبەتی خۆمان. پاراستنی ژینگە ئەرکی هەمووانە بەڕاستی ینی لە پێش هەموو شتێکابێ ئەو ژینگەی کە ئەچینە ناوی وەکو ماڵەکەی خۆمان بیپارێزین و خۆڵ و خاشاک لە دوای خۆمانەوە بەجێنەیەڵین و دڵمان بە خاکەکەی خۆمان بسووتێ. پشتی زستان شکاوە بار دەڕێوە ڕەشەمێ شوێنی تەنگ و بەڕێزی خاکە نێوە سەرمای زستان نەماوە ساڵی تازە هاتەوە ئاگری نەوڕۆزی کوردستان گەشەکاتەوە ئاگری نەوڕۆزی کوردستان گەشەکاتەوە ئەی نەورۆزە نەورۆزە جەژنی گەلووزە نەورۆزە نەورۆزە جەژنی گەلووزە دڵی هەموو شاد دەبێ لەم ڕۆژە پیرۆزە دڵی هەموو شاد دەبێ لەم ڕۆژە پیرۆزە. سڵای خوا لێوە پیرۆزە لە هەموو کورد بە تایبەتی لە شاری سلێمانی و لە کەناڵە بەڕێزەکەشتان. وەڵای ئیشەڵا بەتەمای بچینە دەرەوانێ بچینە باخوشتیوە و زۆر دڵخۆشم لەخوا بەزیابێ ئێستا خەڵکێکی زۆر هاتووە و هەمی دڵی خۆشە هەر لەخوا بەزیابێ یاخوا هەر دایمە هەموو خەڵک دڵی خۆش بێت و هەر لە خۆشیا بن. وەڵای پەیامی منەوەیە هەچ کەسێک کە ئەچێت ئەبێ شوێنی خۆی پاپکاتەوانێ دوای ئەوەی کە چووە ئەو شوێنە
شتەکان کۆ کاتوانێت ئەوانەی کە لی زیایە یاخود ئەو خاشاکەی کە پڕەیە کۆی کاتوانێت بۆی کە ژینکە پیس نەبێت ئەوە شتێکی چاکە بێ بۆی تۆ جارێککە ڕێتەکەوێتەوە ئەو شوێنەیە ئەگەر تۆش نەچی هەر ژینگەی کوردستان بۆی هەر پیس نەبێ ئەوەمە بەسەکەمانە سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان سپاس بۆیەوە سلااو لە تۆش جژنی نەورۆز لە هەر تاکێکی کورد پیرۆز دەکەم لە هەر شوێنێکم جیهانەیە بێت اینجا ئەمڕۆ وەکو هەر جژنێکی تری نەورۆزی ساڵانی پێشووتر لە گردی مامە یارە کۆبوونەتەوانێ خەڵکەکە شادی خۆی دارەبڕێت بە پێشکەشکردنی خواردنی کوردەواری جژنی نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بێ ئەرەوەڵا وەکو بینی ها خۆمتان کردووە وەڵا ئیشەڵا چین بۆ سەیران و بەیابراخ و گۆشت برژاندن و کۆبوونەوە سبەینێ زەڵاتەکردنەکەی یەکەم شت لە دوای خۆیانەوانە پاکوخایانی ڕابگرن و کاتێککە تۆ ئاگر ئەەکەیتەوانێ بزانە لە دوای خۆت کە ڕۆشتی تەوانێ ئاگرەکە بە جوانی کوژاوەتەوانێ تاوەکو شروشتە جوانەکەی کوردستانمان بە جوانی بمێنێتەوانێ بژیگیان. ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کوردان بەخۆشی و بەهاتەوەیە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کوردان بەخۆشی و بەهاتەوە. سڵاو لە ئێوەش جژنی نەورۆز لە هەموو کورد پیرۆز ئەەکەم 2723 کوردیە هیوادارم ئەم نەورۆزە بێتە ئەوەی مای خۆشگوزارانی بۆ هەموو گەلی کورد هیوادارم هەموو گەلی کورد بە دڵخۆشیێکی زۆرەوە ئەم بۆنێ بکەنەوانێ و بە دڵخۆشیێکی زۆرەوانێ بچنە سەیرانگاکان و ئەم دڵخۆشیە بەڕێ بکەن. تابەن هەستێکی زۆر خۆشمە چونکە ئەم ساڵ تایبەت زۆر جیاوازە لە ساڵەکانی پێشوو چەندین چالاکی زۆر زیاتر بارەوەیە لەوەی کە چاوەڕێمان نەکرد وەک ساڵانی پێشوو ئەم ساڵ زۆر جیاوازە زۆر بە دڵخۆشی خۆمان حازر کردەوە بۆی کە سبەینێ لە 21 سێ بچینە سەیرانگەکانی کوردستان و بە خۆشیان بۆ نەبکەینەوانێ. طبعاً زۆر پێویستە بۆی ژنگەیەکی پاک و خاوێنمان هەبێ نەکردبەوە بۆی سیمای کوردستانمان تێگنین بۆی ژنگەیەکی تەندروستمان هەبێ پێویستە زۆر بە پاکی ڕای بگرین و داواکارم لە هەموو کەسێک لەوانی کە ئاشنا سێرانگاکان زۆر بە پاکی ئەو شوێنە ڕابگرن و پاکوخانی ئەو شوێنە ڕابگرن و ئەگەر کە کردیانەوانە دواتر شتێک دای پۆش بە بۆنەی جەژنی نەورۆزەوە پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەم بە تایبەتی شاری سلێمانی ئێمە لە چەمچەماڵەوە هاتنێ بۆ گردی مامەیارە لەگەڵ ماڵ و مناڵە. نزیگەی 15 ڕۆژە مایەکە خۆمان حازر کردووە بۆ ئەم جەژنە پیرۆزە هیوادارم گەلی کورد سەرکەوتوو بێت دووبارە سوپاس.